بەناوی خۆی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان کەمپینی ئاشتەوایی سیاسی لە پارێزگەی هەڵەبجە هەڵوەشایەوە وابڕێر بەمڕۆ لە پایتەختی یاشی دبەیتی پێنجلایەنەکە دەربارەی بارودۆخی هەرێم بەڕێوە بچێت بەڵام بەهۆی ئامادەبوون نوێنەری لایەنێک کەمپینەکە هەڵوەشایەوە بە میێندەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی ئاسۆ عەلی شڕۆڤەکاری سیاسی هەروە لە هەولێرەوە بێستون فایق ئەندامی پەرلەمانی کوردستان هەروە لە پارێزگەی هەڵەبجە شەو مەنزەر عەلی ئەندامی دەستەی سەرپەرشتیاری کەمپینی ئاشتەوایی سیاسی لەگەڵمان دەبێت لە سەرەتادا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانم تاوتوی ئەم پرسەوەی خەڵکی هەڵەبجە ئیسپاتی کرد کە چەند مقسیڕە لەسەر ئاشتی ئێمە تەکلیفی دنیامان کردووە کابێ لەسەر ئاستی مەکتەبی سیاسی بێ بەڵام ئەوان لەسەر ئاستی بەرپرسی یەکەمی لەق لێرە محاولەیان کرد بەشداری بکەن ئێمەش ئامادە نەبووین بەداخەوە لایەنە سیاسیەکان جارێکی کەیڵێمەوە بۆ پەردەپۆشکردنی ئەوەی پارتی دیموکراتی کوردستان هەمویان پاشگەز بوونەوە لەوەی مەکتەبی سیاسیان بنێرنێرەوە هەوڵەکان ئومێدەوارین هەر پێنج حیزبە سیاسیەکە جارێکی کە بتوانین لە ئاستێکی باڵاتر تا خێنەوە جارێکی تر ئەوەش با بزانرێت کە ئەوەی کە بووە هۆکاری ئەو پەشێویە نەهاتنی لە سەرەتاوە ئەوەڵبادی و ئەوڵم نەهاتنی نوێنەری باڵای لە ئاستی باڵای پارتی دیموکراتی کوردستان بوو دیارە خەڵکیش بە حەقیقەت تووڕێ لە حیزبەکان ئاڵۆزبوونی زیاتری پەیوەندی لایەنە سیاسیەکان و ئەستووربوونی بەسەڵێکی نێوانیان وای کردووە کە نەشاری شەیدان و نە پایتەختی ئاشتیش بتوانێت لەسەر مێزێکی گفتوگۆ کۆیان بکاتەوە و چارەسەری کێشەکانیان بە گفتوگۆ لە نێوان یەکتریدا چاوتر بکەن. ئێحسان سەڵمی کەناڵی ئاسمانی پەیام پارێزگای هەڵەبجە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کاگاسۆ بەخێر مەنگە سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین ڕاو و سەرنجی بەڕێز سەبارەت بە ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە مەسەرەی ئاشتەوایی سیاسی و سەبارەت بە شکستپێنان ئەم هەوڵی ئاشتەواییش بە سوپاسەوە بە سڵاو ڕێز بۆ میوانەکان و بۆ بینەرانی بەڕێستان کۆمەلگای مەدەنی وەکو گشت بوارەکانی تر لە وڵاتی ئێمە لە سەرەتای کاریایەتی و لە سەرەتای کاریشەوە بە شێوێنراوی هێنراوە و زۆربەی زۆری ئەو ڕێکخرا و سنتەرە و سندیکایانی بە ناوی کۆمەلگای مەدەنی و کارەکەن حیزبەکانیان لە پشتەوەی و حیزبەکان ئەیان جۆڵێنن تاکوتەرە هەوڵی سربەخۆ و ڕازگۆیانە هەیە بۆ لەو بوارەدا کە ئەوانیش بەڕاستی بێپشتیوانن و کەمتوانان و کاریگەریان لەسەر دۆخەکە زۆر لاوازە بۆیە تا ئێستا نیانتوانیوە کاریگەریەکی وا لەسەر شەقام کاریگەریەکی وا لەسەر دەسەڵات دروستکەن کە ببێتە هێزێکی گوشاری ئەوتۆ گۆڕانکاری لە دۆخەکە بێنێتە ئاراوە بەڵام یەکێک لە بوارە گرنگەکانە کە نابێ فەرامۆش بکرێ و ڕێگەیەکی سروشتی و ڕاستەقینەیە بۆ گوشارخستن سەردەسەڵات بۆ پێشکەشکردنی داواکانی خەڵک بۆەوەی کە پردێ بن لە نێوان خواستەکانی خەڵکو و دەسەڵاتێکە کە بەداخەوە لە هەرێمی کوردستانە دەسەڵاتێکی
منەتە لە خەڵک و بێباکە لە دەرهاویشتە و گۆڕانکارەکانی ناوچەکە و ناوخۆ و بێزارەکانی خەڵکی. بەڵێ ئەی سەبارەت بەم کەمپینی کە ئەمڕۆ ئەم دیبەیتەکەوا بڕێر بۆ ئەمڕۆ بەڕێوە بچێت ئامادە نەبوونی چەند لایەنێک پێ دوایە چۆن دەکرێت لە هەرێمی کوردستان ئاشتەوایی سیاسی بەرجەستە بکرێت بەم عقلەتی ئێستا ئاشتەوایی سیاسی دێتەکایەوە؟ بە بڕۆیم نەکرێت بپرسین دەسەڵات لەکوێیە چونکە تۆ هەر پێشنیارێکەکەی هەر پرۆژەیەکەی هەر هەوڵەکەی ئەبێ ببێتە ئامادەسازی بۆ بڕاردان بۆی کە لەم دۆخە دەرچی بە بڕای من ئەو مشتومڕی ئیمڕۆکرا لەسەرەوەی کۆبنەوەکان لەسەر ئاسی مەکتەبی سیاسی بێ لەسەر ئاسی سەرکردایەتی بێ هەر ئاستێ بێ زیاتر گفتوگۆیەکی لاوەچیە گفتوگۆیەکی وەکوڵێ بێزانتیە نەگەشت نەچوونە بۆ کرۆکی بابەتەکان بەداخەوە لە کوردستان و لە هەرێمی ئێمە چەندین جار تریژە وتراوە کە حیزبەکان حیزبی پێشکەوتوو نین حیزبێکی هاوچەرخ و مۆدێرن نین حیزبێک نین کە بە سیستەم بڕۆن بەڕێەوە بەڵکو زۆربەی حیزبەکان حیزبی تاکە کەسن کە یەک کەس تایە بڕیاردەرە لە باشترین حاڵەتە بنەماڵیەتیانە بنەماڵیە دوو بنەماڵە بڕیاردەرەتیاندا بۆیە لەسەر ئاستی مەکتەبی سیاسی بێ و لەسەر هەر ئاستێ بێ لە کۆبوونە و دیبێتی لەو جۆرە نە داڕشتنی بڕیار دروستە بێ نە دەرکردنی بڕیار دروستە بێ زۆر باش ئەی لە چ دیبێتێکدا بڕیار دروست دەبێ و کۆبوونەوەی لاوەکین لە چ جۆرە دیبێتێکدا ئەمە بۆ ئەوە نیە لە نرخ و قیمەتی ئەو هۆڵانە کەم کرێتەوە هۆڵانە هەمیشە هەوڵی باشن بەڵام بە بڕای من جگەل لەوەی کە ئاستێ لە وشیاری بۆ خەڵک ئاسی لە دەرخستنی زیاتر ڕاستیەکان بۆ خەڵک ئاستێ لە ناڵێن دوو پاتکردنەوە هزار پاتکردنەوەی ڕاستیەکان بێت جارێکتر بۆ خەڵک سوودێکی تری کردارێکی نابێت لەسەر گۆڕانکاری لە دۆخی سیاسیە لە بڕیار و هەڵوێستی بڕیاردەسانی ئەم وڵاتانە ئەوەی کە ئەم گۆڕانکاریە دێنێتە دی بە بڕای من بەداخەوە تەنیا کاریگەری بەرژەوەندیە ئەو بەرژەوەندیەش لە هەرێمی کوردستانە لە لای بڕیاربەدەستانەوە هێندەی هاواهەنگە لەگەڵ بەرژەوەندیە هەرێمایەتیەکانی ئەنقەرە و تاران و کەنداوە ئەوەندە هەماهەنگ نییە لەگەڵ خواستەکانی خەڵک و بە پێی خواستەکانی خەڵک بۆیە بڕیاردەسانی سیاسی لە خەڵکی ئاسایی زۆر زیاتر ئاگداری گرفت و کێشەکانن بەڵام بەرژەوەندی تەسکی کەسی و بەرژەوەندی تەسکی بنەماڵەیی و ناوچەیی و حیزبی بەرچاوی گرتوون وەکو سەرجەم دەسەڵاتدارانی پێشووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەو بەرچاو لێڵبوونە درزی نێوان دەسەڵاتدار و خەڵکی هێندە قوڵ کردەوە کە جگەل لە کەوتنە ناو ئەو درزەوە و کۆتایی هێنان بە حکومڕانی و توشکردنی خەڵک بە نەهامەتێکی زیاتر لەوەی کە لەو پێشەی بووە دەرەنجامێکی نەبوو بەداخەوە دەسەڵاتدارانی ئێمە بە هیچ فاکتەرێک نەیەنەوە هۆشخۆ نە کاریگەریانە بێت لە کۆبنەوەی پێنج قۆڵیە نوێنەری ئەمریکا بەشدار بوو ئەمان نەیانتوانی بگەنە دەرەنجامێکی سەرکەوتوانە بۆ دۆخی هەرێمی کوردستان و چارەسەرکردنی کێشەی حکومڕانی لە هەرێمی کوردستانە لێرەوە ئەکرێ برن ئەی بە هەوڵی چەند دڵسۆز و خەمخۆرێک کە بیانوێ بە دیبێتێکی لە ئاستێکی نزمتر لە بڕیاربەدەستانی ڕاستەقینە چی لێ ساوزە بێ بە بڕای من جگەل لە هەوڵێکی خەمخۆرانە و دڵسۆزانە بەرهەمیشی ڕاستەقینی لێ ناکرێتەوە. دواتەگرێم و لای بەڕێز دەگەر بچینە هەولێر لای کاک بێستون. کاک بێستون زۆر سپاس بۆ بەڕێزیشتان دەمێ و ڕای بەڕێزتان بزانین سەبارەت بە هەڵوەشانەوەی ئەم دیبێتە کە ئەمڕۆ وا بڕیار بوو لە پایتەختی ئاشتی بەڕێوە بچێەوە سەبارەت بۆش کە کێ لەم دۆخارکی کە دەست پێشخەری بکە بۆ ئاشتەوایی وە کێم ئاشتەوا سیاسی و کۆمەڵایەتی لە کۆمەڵگەی کوردی تێکداوە. سڵاو بۆ جەناب کاک حەکیم بۆ میوانە بەڕێزەکان و بۆ بینەرانی بەڕێزیش لە ڕاستیدا ئەو هەوڵەی کە ئەو ڕێکخراوە بەڕێزانی ئەمڕۆ لە ماوەی چەند مانگی ڕابردوو دەستیان پێکردی بوو قەرار بوو ئەمڕۆ ئەنجامەکەی ببینین و ئەو پێنجلایەنە سیاسیی سەرەکی هەرێمی کوردستان لە دیبێتێکە کۆبکەنەوە هەنگاوێکی باش بوو دەستپێکێکی باشە بۆ گێڕانەوە یان بۆ ڕۆڵ گێڕانی ڕێکخراوە گرنگەکانی مجتەمەعی مەدەنی لێمان تێک نەچێ ئەو کێشانی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەن لێکەوتەکانی کێشەکان لە هەرێمی کوردستان لە نەتیجەیە ئەرکی هەموو لایەنەکان هەموو گروپەکان هەموو چین و توێژەکانی مجتەمەع دەخاتە شوێنی بەرپرسیارەتی بەو مانایەی کە موئەسەسەی چۆک و پەرلەمان لە ئێستادا کە پەکیەکەوێ ڕاستە کارکتەری یەکەمی موئەسەسەکە هی گۆڕانە بەڵام موئەسەسەی پەرلەمان دامەزراوی پەرلەمان دامەزراوی هەموو خەڵکی کوردستانە دیفاعکردن لێی
گێڕانەوەی شەرعیەت بۆی هەوڵدان بۆ کاراکردنەوەی ئەمە ئەبێ تەنها لە خەمی گۆڕانیان لە ململانی گۆڕان و پارتی دەرچێت بێتە خەمی هەموو خەڵک ڕێکخراوەکانی مجتەمەعی مەدەنی ئەسڵ وایەوە دەبێ ئەو ڕۆڵە ببینن کە دیفاع لە دەستگا شەرعیەکان بکەن میدیاکاران و دامەزراوەکانی میدیای چالاکوانە سیاسیەکان هەموو خەڵکی کوردستان بەداخەوە ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە ماوەکانی ڕابردوو ڕۆڵێکی لاواز بوو بۆ پێی ئەوانیش هەمیشە بەشێک بوون لە کێشەکان لەبەرەوەی ئەوانیش دابەش بوون بەسەر حەزبە سیاسیەکانە بەڵام لەم دوایانەیە وردە خەریکە ڕۆڵی ڕاستەقینەی ئەو ڕێکخراو و گروپانە دەرەکەوێ خۆشبەختانە ئەوەی کە ئەم ڕۆ لە ماوەی ڕابردووشدا بەڵێ کاک بێستون تێکان ململانێش بکەن بەڵێ فەرمو بەڵێ ینی ئەگەر لایەنە سیاسیەکان ململانێش بکەن ململانێ تەبیعیە لەسەر ئەوەی کە کام لایەنی سیاسی بتوانێت ببێتە براوە بەڵام ململانێ ئەو ڕادەیە کە تونوتیژی لێ بکەوێتەوە مؤسسات پەک بخرێ وڵات دابەش بکە زەرری بۆ هاوڵاتیان هەبێ ئەمە دەبێ کەس قبوڵی نەکا ململانی لایەنە سیاسیەکان بگاتە ئەو ئاستە ئەمەش کێ پێی دەکرێ و کێ دەبێت ڕۆڵی هەبێ بێگومان ڕێکخراوەکانی مجتەمەعی مەدەنی و میدیاکان و میدیاکاران و چالاکوانان و خەڵکی کوردستان بەگشتی بۆیە ئێستا لە حقیقەتدا ڕۆڵی ئەو ڕێکخراوانە ڕۆڵی لایەنەکانی تریان گروپەکانی تری دەرەوەی حەزبە سیاسیەکان دەبێت ئێستادا پەیدا بێ و ئەو ڕۆڵیان بخەنە کار ڕێگە لە زیاتر و فراوانتربوونی پەکخستنی دا و دەستگاکانی دەوڵەت نەگیرێت چکە درێژە کێشانی پەکخستنی بەڵێ یانە سیاسیەکە و پەکخستنی پەرلەمان و پەکخستنی موسسات و تێکچوونی نێوانی لایەنەکان ئەمەش بۆ خۆی باری نەفسی و ئەرکی قورسی سەرشانی هاوڵاتیانی دوو هێندە زیاد کردووە بەڵێ زۆر باش کاک بێت سەبارەت بەوەی کە ئەرکی کێیە لەم دۆخەدا دەست پێشخەری ئاشتی بکە بۆ نمونە کەمپینی ئاشتەوایی سیاسی باز لەو دەکەن کە وا بڕیار بۆ نوێنەری هەر پێنجلایەنەکە لە ئاسی مەکتەبی سیاسیدا بەشداری بکەن بەڵام دواتر پارتی نوێنەری نردووە ڕووکرێکشان بڵاو کرێتەوە کە باز لەو دەکەن کە پارتی هۆکاری شکستی ئەم دەست پێشخەریە ینی دەکرێت کێ دەست پێشخەری بکەوە کێ هۆکاری ئەم نائاشتەیە کە لە کۆمەڵگەی ئێمەدا هەیە گوێنەدان بەو داوای ڕێکخراوەکان و نەچوونی پلە باڵاکانی یان ئەو ئاسەی کە ڕێکخراوەکان داوایان کردو بۆ دیبیت و کۆبوونەوەکەی ئەمڕۆ دەلالەتی ئەوەیە کە نێوانی لایەنە سیاسیەکان زۆر لەوە خراپترێکە ئێمەمانان و خەڵک خوێندنەوەی بۆ بکەین و تێکچوونی هەرێمی کوردستان لە حاڵەتێکی زۆر خراپەیە دەلالەتێکی تریشی هەیە لایەنەکان کەسیان نیەتی نەرمینواندنیان نییە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و لە بنەڕەدا پێچێ بڕوایان لەو جۆرە لە دیبیت و لەو جۆرە لە کۆڕ و کۆبوونەوە نەبێ ئەگەنا دەکرا ئەمە دەرەچەیەکیان دەستپێکێکی باش بێ لانی کەم دوو پلە باڵای دوو لایەنی سیاسی سێ لایەنی سیاسی لە دیبیتێکی وایەک ببینن ئەمە حاڵەتێکی خراپ نابێت بەڵام بەداخەوە پێچێ ئەو برادرانی کە ئیداری حەزبە سیاسیەکان دەن بخوان لە ئەسڵدا نەبڕوایان بە ڕێکخراوەکان هەبێەوە نە بڕواشان بە دیبیتی لەو جۆرە هەبێ مەشەگەڕێتەوە بۆی کە نێوانی لایەنە سیاسیەکان و مەغروری پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتر لە ئاسێکدایە کە خەریکە وڵات بەرەو وێرانە و بەرەو دۆخی خراپتر لە ئێستا ینی دەبات بەڵێ ئەی سەبارەت بەوەی کە ئێستا ئەرکەکە لە وەکو پێنجلایەنەکە بۆ مەسەلەی ئاشتەوایی سیاسی وەکو یەکە ینی دەبێ وەکو یەک هەنگاوبنی یاخود بەرپرسیارەتەکە لە کوێوە دەست پێ دەکات بۆ مەسەلەی هێنانەکایی ئاشتەوایی سیاسی و ئاشتەوایی کۆمەڵاتی لە کۆمەڵگەیەکە ئێستا بۆی قەیرانی سیاسی و داراییەوە تێکچووە هەموو لایەنە سیاسیەکانی دیاری نێو گۆڕەپانی سیاسی بەرپرسیارەتیان نەکەوێتە سەرشان بەڵام بێوجدانیە گە بەرپرسیارەتی پارتی هاوتای گۆڕان بکەین یان گۆڕان هاوتای لایەنێکی تر بکەین لە حقیقەتدا بەو پێیەی ئەو شوێنانی کە موسسەکانی لێوە پەکراوە و سنووری دەسەڵاتەکە لە ژێردەستی پارتیایە بێگومان بەرپرسیارەتی زیاترەکەوێتە سەرشانی پارتی بەڵام بەگشتی بەرپرسیارەتی مێژووی بەرپرسیارەتی ژیانی خەڵک ئەکەوێتە سەرشانی هەمومان و هەمووشمان هەرێکە بە پێی حەزمی خۆمان بەرپرسین بەڵام بەداخەوە سەرکێشەکان پارتی دەستی پێ کردووە هەنگاوە خراپەکان پارتی دەستی پێ کردووە باشتر ئەگەر پارتی هەنگاوێک نیەتێک بۆ ئاشتەوایی و نیەتێک بۆ چاکسازی بنوێنێ خۆ ئەگەر پارتی هەنگاوێکی ناو نیەتێکی نواند لایەنەکانی تر نەیانوان ئەو کات ئێمە دەتوانین دەمی گلەیمان ئاراسی ئەو لایەنانە بکەین بەڵام بەداخەوە هێشتا پارتی نێتێکی ئەوتۆی نیشانە داوت تا ئێمە تەقیمی ڕەتفعلی ئەو لایەنانی تر بکەین کە پارتی بەحساب نیەتەکەی بۆ پیشانەدا بۆیە ینی دۆخی خەڵکی کوردستان لە دۆخێکی خراپ و مەترسیداردایە و بەڕاستی ئەم حەزبە سیاسیانە بەتایبەت پارتی دیموکراتی کوردستان بێباکن وە ئاگایان لە خەڵک نییەوە
ئەسڵ بڕا بە ئێمانانیش ناکەن کە ئەڵی نۆسی خەڵک خراپە ینی جەنابتان بچن تەقریر بکەن لەسەر ژیانی خەڵک و لایەنە سیاسیانە پێیان وایە ئەو بوختانیان پۆ بکەن بە تایبەتی پارتی بۆیە ینی بەرپرسیارەتەکە بەرپرسیارەتێکی هەمەلایەنەیە بەڵام بێگومان بەرپرسیارەتی پارتی لەوانی تر و بە تایبەت لە ئێمەی گۆڕان زیاترە. بەڵێ زۆر باشە سوپاس دەکەین دواتە گەڕێنەوە لای بەڕێستان کاگا سۆگە بگرێمەوە لای بەڕێز سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە ئێستا بە تایبەتی بەرپرسیارەت کە لە ئاستۆیکیۆ بۆ مەسەلەی ئاشتەوایی و هەنگاونەوە یاخود دەبێت سەرتا چی بکرێ بەوەی کە ئێمە بەرەو ئاشتەوایی سیاسی و کۆمەڵایەتیش کە ئێستا خەڵک تێکەوتووە هەنگاو بنێ. لە ڕووی ئەمەلی و تیۆری و باس بکەین زۆر ڕوون واشکرایە کەسە یەکەمەکانی ئەو لایەنە سیاسیانە بەپێی ئاست و کاریگەری و ئەو هێزی لە بەردەستیانایە بڕیان لای ئەوانە چارەسەر لای ئەوانە و ئەوان خۆیان و کێشیان ئەو دۆخیان بۆ ئاستە گەیاندووەوە بۆوانیش چارەسەر دەکرێت بەڵام دەریێڵێ هی ئەوە نین یعنی لە ئاست ئەو بە پرسیارەتیانین پێکاتە و ڕوانین و ئاستی بیرکردنەوەیان بەو جۆرە نییە بتوانن لە ئاست ئەو بەرپرسیارەتیا بن و بڕابردەسی هەرێمی کوردستان هێندەی ئامادەیە مشتومڕ بکە هێندەی ئامادەیە کە دۆخ بە ئاڵۆزێنێ هێندە لێ هاتووی حکمەتی ویان تیانە بەداخەوە کە دۆخەکە هێورکەنەوە و دۆخەکە بە ئاڕاستەیەکی ئەرێنیا بەرن ئەجینا بڕیار بە دڵنیایی بە پلەی یەکەم ئێستا لای سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە لای سەرۆکی پارتی بە شێوێ لە چۆ تێکدراوە ئەکرێت لێەوە ئەبێ لێەوە چاکرێتەوە و تێکدانی دۆخی کوردستانیش ڕوون و ئاشکرایە کە پێشینە دوور درێژەکە ناڵێم بەڵام ئەم دۆخی کە بە ئێستا گەیشت ئەو ئاڵۆزکردنە بوو کە بە بڕیارێکی حیزبی گەورەترین دامەزراوەی یاسایی لە هەرێمی کوردستانە پەک خرا و دەرگای داخرا وەکۆی دەرگای یان لە وڵاتان داخستنی دەرگای قوتابخانە و خوێندنگەیەک ئەوەنە ئاسان نییە وەکۆی کە لە کوردستانە بەرامبەر بە پەرلەمانەکرێ ینی گەڕانەوە لەو بڕیارە و پاشگەزبوونەوە لەو بڕیارە و هەنگاونان بۆەوەی کە سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستانە ڕاست کرێتەوە بکرێتە سەر سکەیەکی ڕاستەقینە کە براوە و دۆڕاویتیانە بێ بکرێتە سەر ڕێچکەیەکی ڕاستەقینە کە دروستکردنی دیکتاتۆر و بت و دەسەڵاتداری هەمیشەییتیانە بێ بکاتە ببێ بە ڕێگایە کە دامەزراوەکان جێگەی ڕاستەقینەی خۆیان بگرن هاوڵاتی ڕێزلێگیرا و خاوەن بڕیاری ڕاستەقینە بێت لە بڕێوەبردننی کۆمەڵگادا ئەمە ڕێگە سروشتەکانی چارەسەرکردنن کە بە بڕای من ئەمە لەو بڕیاردەسانی ئێستای کوردستان ڕەچاو و چارەسەر ناکرێەوە کێشەیەکی ئیشکالی زۆر قورس و کاریگەریش ئەوەیە کە هەموو ئەم هەوڵانەی ئەدرێن هەوڵی لە بنەڕەتەوە جۆرێک لە ئاڵۆزیتیایە جۆرێک لە پارادۆکسیتایە کە ئەوەی تێگییاوە تۆ لەوە داواکەی کە چاکیکە ینی زۆر ئاڵۆزەم ئەم هاوکێشەیە چۆن ینی خەڵک چاوەڕوانە ئەم حیزبانە بارودۆخ چاک بکەن کە خۆی ئەم حیزبانە سەبەبکار و هۆکار و فاکتەری تێکدانی دۆخەکەن ینی ئەوەی تێگییاوە نازان من بڕامبەوە نییە بتوانێت ئەو چاکیکە بۆیە لەسەر ئاستی نزیک چارەسەری ڕیشەیی بە بڕای من خەو خەیاڵە و چارەسەری ڕیشەیی لە ئارادا نیە بەڵکو تاکە ڕێگە ئەوەیە کە هەوڵ بە ئەم سیاست کار و بڕابدەستانە وا لێ بکەی زەرەری زیاتر بە خەڵک نەگەێن نەگینا چاوەڕێی ئەوە بیکە سیستەمی تەندروستەوە دابڕێژن بەڕاستی بەم حیزبانە بەم پێکهاتانە بەم ئەقلێتانە بەم خاوەن پێشینە سیاسی و ئاڵۆز و ململانیانە کارێکی کردنی نییە و خاویری جێبەجێ زۆر باشکاتە بە وشونی بەرەزت پارتیم دۆخی تێکداوە دەبێ ویش سەرەتا هەنگاو بنێت هەموو لایەنەکان لەم دۆخاوکو هەمیشە ئەوترێ شەریک و بەشدارن بەڵام لە ڕووی کردارێکیەوە بڕیار بەدەستی یەکەم لە کوردستانە پارتی دیموکراتی کوردستانە لە پارتیشدا سەرۆکی پارتیە بەڵام پارتەکانی تریش بە پێی خۆیان بەشدارن بەڵام هەمویان وەکو یەک بەشدارن بە ڕیزبەندی هەمویان تیا بەشدارن و لە ڕستەیە کاگەر من کورتیکەمەوە ئەکرێ بڵێم بە حیزبەکانی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی پێشەوە بە هەمویان وایان لەم دۆخە کرد هەرێکەی بە میکانیزمێ مەسەن دەسەڵات ئەو وازەحە کە سیستەمێکی نادامەزراوەیی ئاڵۆز و دواکەوتووی لە کوردستانە داڕژت و دەستگایەکی هێندە قەڵە و ناخۆڵا و پڕ لە گرێگۆڵی بۆ بەڕێوەبردنی وڵات داڕشتووە کە ئەو دەستگای لە جیاتەوەی کار بەڕێوەبەر بێ خۆی بۆ ببار بەسەر کۆمەڵگە و بەسەر دەسەڵات و بەسەر حکومڕانیەوە لە بەرامبەریشدا
پارتەکانی ئۆپۆزیسیۆنیش ڕۆڵی کاریگەریان بینی بۆ تاواکردنی کاری دەسەڵات لە بێهیواکردنی خەڵک لە مراندنی ڕۆحی ڕوبەڕوونەوەی خەڵک و نمونونەکەشمان بینی ئەوەی کە ئێستا خەڵک بەم بارودۆخە ناهەموار و نەخوازراوەوە ئامادەیەکی گەرم و گوڕ و ڕاستەقینەی تیانە بۆ هەڵی زۆرگرتنێکی کاریگەر بەڕاستی لەوێ سەرچاوەگرێت کە هیوایان بە پارتەکانی ئۆپۆزیسیۆن نییە پارتەکانی ئۆپۆزیسیۆن ئەم دەسەڵاتە جگەر لە ڕێگەی گوشار ڕێگەی تر نییە بۆی بێنێتەوە سەر ڕێگەیانە ڕێگەی تکاو ڕجا و پێسەلماندن و دیبیتۆوانە ئەو ڕێگەی نین کە ماگەێنێتە دەرەنجام تاکە ڕێگای گوشاری مەدەنیانەیە گوشاری مەدەنیانش بە زۆرترین بەشداری تاکی خەڵکەکرێ و من تاکە ڕێگە بەوە ئەزانم کە لە ڕێگەی بایکۆتی گشتیەوە نەک تێنا بایکۆتی مامۆستایان بایکۆتی گشتی گشت دام و دەستگاکانی حکوومەتەوە کە خەڵک نەچێتە دام و دەستگاکان دەوام هەڵبگیرێ و ئەمە وەکو هەنگاوێک کە ئیتر پێشبینیە کردووە هەنگای قورسری بەدوا بێت بۆیە دەسەڵات دەبێت بترسێن لێ جینا ئەوەی لە 27 مانگاکرا بە بڕای من هێندەی کەمکردنەوەی گوشار بوو لەسەر دەسەڵات هێندە گوشار خستن نەبوو هێندەی ترسڕەواندنەوەی دەسەڵات بوو هێندە ترساندنی دەسەڵات نەبوو و دەربڕی ئەوە نەبوو کە دەربڕی ئاسی بێزاری خەڵک بێ خەڵک زۆر لەوە بێزارترە کە بە تەجەموعێکی ئاوای پچڕ لە شارێ هەبێ و لە شارێ نەبێ لە شوێنێ بە شوێنێ نەبێ ڕووباوە چارەسەری ڕاستەقینەش بە بڕای من لە پایتەختە لە هەولێرە کە ئەم چوارلایەنەی تر ئەگەر ڕازگۆ بن ئەگەر کەینوبەینیان نەبێ ئەگەر خاوەن بەرژەوەندی هاوبەش نەبن لەگەڵ پارتیا بە بڕای من بۆ ئەکرا گردبوونەوەیەکی 30,000 کەسی لە هەولێرا دروستکەن کە بە بڕای من هاوکێشەکانی قەڵپە کردەوە بە ئاڕەسەیەکایی برد کە کێشەکان چارەسەر بێ و نمونەی زیندوژەوەی کە دەسەڵات بە گوشارێتە پێشەوە ئەوەیە بەو تەرجمەعی 27 مانگ ئەم هەنگاوی کە ناوێتی ئەڵێم ماگانەیەکی ئەو ماگانە کەم و ناچیزە بۆ مامۆستایان زیاکرێ ئامادە ینی ئاماژەیە کە تاقە قازانجی ئەو گردبوونەوەیە کە دەسەڵات لە بەرامبەر گوشارە ئامادەی هاتنە پێشەوەی ئەگەر هاتنە پێشەوەکانشی لە ئاستی ڕووداوەکە و خواسی خەڵکان نەبێت. سپاس دەکەم کاک بێستون ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێستان سەبارەت بەوەی کە بۆچی هەندێک لایەن لە مەسەرەن ئامادەن گفتوگۆ لەگەڵ عێراق بکەن لەم ماوەیەدا بەڵام مەسەرەن ئامادەین لە ئاستی باڵادا بەشداری لە دیبەیتێکی ئاشتەواییدا بکەن. ئەوە دەمێکە وایە هەمیشە کورد لە ناوخۆدا خۆخۆر و بەرامبەر بە ئەوانی تر و دراوسێ و دوژمن و نارەکانیشمان دۆست و ڕووخۆش بووە ئەوە حاڵەتێکی تایبەت و شاز نییە چکە هەمیشە سیاست و ئیدارەدانی سیراع لە کوردستان بەداخەوە بەو شێوەیە بووە دیقەت بدە دەچن ئامادەن بچن کام نەیارە ناری سەرسەختمانە بیبینن و داوای بینینی بکەن بەڵام ئامادەن دین لە ناوخۆی کوردستانە جۆرێک لە سازش بەرامبەر یەک بکەن کە دەبینین ئەو سازش نەکردن و ئەو یەکتر نەبینین و ئەو کەل لە ڕقی و ئەو سەرکێشیانە دۆخی کوردستانی چەند هەنگاو گەڕانەوە دواوە ئێمە تەمەنامانە کرد سەرەتای بنیادنانێکی گەورە لە کوردستان دەست پێ بکە سەرەتای هەنگاوەکانی دیموکراسی و پایەکانی دەوڵەت لە کوردستان بنیاد بنین بەداخەوە ئێمە گەڕاینەوە بۆ سەرەتاکانی شەڕی ناوخۆ ئەکرێت ئێمە بڵین لە ساڵی 96 ئێمە لە شەڕێکی ناوخۆیان بەڵام بە جیاواز ینی بە نەمەتێکی جیاوازتر ئێمە ئێستا لە حاڵەتی دوو ئیدارەیان بەڵام دوو ئیدارەیەکی ڕانەگەیەنراوە ینی زۆر خراپ هەنگاومان بەرەو دواوە ناوە لەبری ئەوەی کە هەنگاوەکانمان ئاراستەی مستەقبەل و ئاراستەی داهاتوویەکی گەشت بێ بۆ خەڵکی کوردستان و بۆ نەوەکانمان بەداخەوە. بەڵێ کاک بێستون کەواتە سەرەتای ئاشتەوا سیاسەکە ئێستا لەم قۆناغانگایی بۆ بنرێت چییە؟ یعنی دەبێت لەکوێوە دەست پێ بکرێت؟ ئێستا ئێمە کاکە حەکیم لە کوردستان دیارە کێومان دێشێەوە دەزانین کامە جومگە دەست بۆ بردننی سەرەتایەکی باش لە کوردستانە لانی کەم لە نێوان لایەنە سیاسەکانە دەهێنێتە کایەوە ئێستا ئێمە بە تایبەت نێوانی ئێمە بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان گەیشتۆتە دوایین ئاستەکان و لە بەستەڵەشێکی خراپدا وەستاوە بۆیە بۆ دەستپێکردنەوەی ئەوانەوە بۆ ڕەوینەوەی خەمەکانی خەڵک بۆ تۆزێک سوکردنی ئەو بارەگرانی سەرشانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکرێت ئێمە دەست بۆ چاکردنی هەندێک لەو کەم و کورتیانە بەرین بۆ نمونە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ من قەیرانم هەیە و ناتوانم قەیرانەکان چاک بکەم دەڵێ من ناتوانم موچەی فەرمانبەران لە کاتی خۆیان بدەم کە ئێمە گومانمان هەیە کە ئەمە جوابێ
کە دەڵێ قەیرانی دارایی پەیوەندی بە نەوت و بە کۆمەڵێک بابەتەوە هەیە شەڕی داعش و دەسەڵاتمان نییە کە ئێمە گومانمان هەیەوا بێ بەڵام خۆندی حاڵەت هەیە دەتوانرێت چاک بکرێت بۆ نمونە مۆزوعی پەرلەمان و مۆزوعی حکوومەت خۆ ئەمانە دەتوانرێت ئەمانە نە پارەی ئێوێ نە پەیوەندی بە قەیرانەوە هەیەنە ینی تێچوویەکی زۆر لەسەر حکوومەتەکەوێ ئەمانە تەنها ئیرادەیەکی ئێوێ نیەتێکی ئەوێ کە دەست بۆ ئەمانە ببرێ ڕەنگە بابەتەکانی تریش ئاسانتر بێنە دەستەوە بەڵام بەرامبەر یەکگرتنی لایەنە سیاسیەکان و دوورۆستانی پارتی بە تاقی تەنیا لەو دی و پێداگریکردنی لەسەر هەموو ئەو داوایانەی کە هەیەی لە ڕاستیدا خەریکە هەمومان بەرەو هەڵدێرێکی خراپە بە ئێستا پارتی دیموکراتی کوردستان بەڕاستی تەسەڕوفاتەکانی لە جێی پرسیارایەوە دەبێت خەڵکی کوردستان بەجددی کاتێککە قسە لەسەر هەموو قەیرانەکانی کوردستانەکەن بە واضحی ڕووی دەم بکەن لە پارتی دیموکراتی کوردستان پارتی دیموکراتی کوردستان لە پێناوی مۆزوعی سەرۆکایەتی هەرێم و ئەو بابەتەیە بۆی خواست و داواکانی خۆی سەربگرێ دیقەت دەدەن چی لە موسسەکانی تری دەوڵەتداری و چ لە ژیانی خەڵک کردووە لە کوردستانە بۆیە ئێستا پارتی دیموکراتی کوردستان بەرپرسیارەتێکە لەسەر شانی ئەوە دەبێ پارتی هەنگاو بنێ لانی کەم پارتی خۆشی بە خاوەنی موسسات بزانێ من پێم سەیرای پارتی دیموکراتی کوردستان بە درێژایی تاریخی خۆی کە شۆڕشی کردو هەمیشە ناڵێ من بۆ موسسات و دروستکردنی دەوڵەت و پایەکانی دەوڵەت و ئەو بابەتانە خەباتم کردو کواخۆ ئەوە دیموکراسیە کە نوێنەرایەتی خەڵک لەسەر دەستی پارتی گەیشتە چ قۆناغێ ئەوە موسسەکانی دەوڵەتە لەسەر دەستی پارتی لە چه حاڵێکدان بۆیە پارتی دیموکراتی کوردستانیش دەبێت پەرلەمان و ئەو دەستگایانە بە هی خۆی و بە هی خەباتی خۆی بزانەیانی ناکرێت لە بەرەوەی سەرۆکی پەرلەمانی ئێمە پارتی پێی وایە دەبێت ئەم موسسەیە وا لێ بکرێ ناکرێت هەر ڕۆژێک هەر لایەنێک هەر کەسایەتێک لە هەر دەستگایەکی دەوڵەتداری لە وڵاتە قسەیەکی کرد پرۆژەیەکی هەبوو پێچەوانەی حەز و خولیاکانی پارتی بوو پارتی بەو شێوەیە مامەڵی لەگەڵ بکە ئەمە خراپەوە قبولکردنی ئەمەش لە پارتی بەڕاستی خراپە بەڵێ سوپاس دەکەین کاک بێستن دواتە گەڕێنەوە لای بەرزستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورد وەردەگرین دواتە دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە دووبارە سپاسان لەبێت بەڕێزان کاگا سۆگەر بگەرم بۆ لای بەڕێزت سەبارەت بەوەی کە بۆچی مەسەلەن ئێمە کورد کەمتر سازشی لە ناوخۆیە بۆ نمونە لەگەڵ عێراقا و هەموو ناکۆکیە بوو لایەنە سیاسیەکان بەشێکیان ڕۆشنەوە بۆ بەغدا بەڵام ئێستا مەسەلەن ئامادەنین ئەمریکیان نوێنەرێکی باڵا مەسەلەن بنێرن بۆ دیبەیتێکی ئاشتی بە بڕای من ناکامڵیە لە ڕووی فکری لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی سیاسیەوە ئێمە تا ئێستا من چەند جاری تریشتومە چەندین کەسی تریش توێژنەوەی لەسەر کردووە کە کوردستان تا ئێستا بە عەقڵی هۆز ئەبرێ بەڕێوە عەقڵی هۆزیش عەقڵێکە بەقەدەر سنووری هۆز و بەرژەوەندەکانی هۆز ئیترم هۆزن ناوێنرابێ حیزب ناوێنرابێ جاریوای ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی ناوێنرابێ هەر شتێکی تر لە بنەڕەتە عەقڵێتێکی بچووکە کە بەرژەوەندی و دوورمەودا نابینێ و بەرژەوەندیەکی خێرایی بچووکی بەردەست
لای ئەو گرنگترە لە بەرژەوەندیەکی گەورەی گشتگیری ئەوەی کە دەرهاویشتە ئیجا ئەرێنەکانی زۆر زیاترە لە ئەو لێخۆشبوون و لێبوردنەی کە ئەبێ بە شێوەیەکی کاتی لێبووری. بۆیە ئەم بڕیاردستانی هەرێمی کوردستان هەمیشە بە شوێن دەستکەوتی خێراون، دەستکەوتی خێراش بۆ خۆیان و بۆ بنەماڵەکانیان و بۆ حیزبەکانیان. لەو چوارچێوەیە ڕێکەوتن لەگەڵ هێزە دەرەکیەکان ئەم ئامانجە بەدیێنێ، نەک ڕێکەوتن لەگەڵ هاوڵاتیە، ڕێکەوتن لەگەڵ مافەکانی خەڵکە. بۆیە ئامادەن هەمیشە لە بەرامبەر بۆی خواستەکانی خەڵک، مافەکانی خەڵک نەسەلمێن و جێبەجێ نەکەن، بچن لە شوێنێکی ترەوە بە شوێن پینۆپەڕۆ و چارەسەرا بگەڕێن بۆ کێشە و گرفتەکان و سەرکوتکردن و دەمکوردکردنی خواستەکانی خەڵک. زۆر باش پێ بێ بۆ ئایندەی کوردەکەمان ئەسڵاوەیە کە لە ناوخۆ خەریکی ئاشتەوای ئەمسید لە بەغداد لەگەڵ لایەنەکان و توێش بکەیت. هیچ سێودویەک هەڵ ناگرێت کە ئەم چوونە بۆ بەغا ئەگەر خۆ باقێتە عشایرەکەش لێکی بیتەوە خۆ زۆرێکە لە مساومە و هەندێک شپێڵن تەنازول. ئەی تۆ ئەم تەنازولە بۆ لەناو خۆتان نەکەی، بۆ لەگەڵ میلەتەکەی خۆتان نەیکەی. ئەوە مەقسەم لەوەی لێوەیە گینا بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێزی بە دڵنیایی ئاژبوونەوە لەگەڵ خەڵک، ڕازگۆیی لەگەڵ خەڵک، پیاچوونەوە بە هەڵەکان و ئەو ستەمانی لە خەڵک کراوە پێگە و پایی خۆشیان بەیەسرەکە و بە سنگ و قورسایی تریشەوە ئەتوانن لەگەڵ بەغدا، لەگەڵ تاران، لەگەڵ ئەنقەرە، لەگەڵ واشنگتۆن، لەگەڵ هەر شوێنی ترە بچنە گفتوگۆ و بەڵێو نەخێریان هەبێ. بەڵام بە دۆخێکی وە شێواوی سیاسی، دامەزراوەی، ئابووری، پەروەردەیی، تەندروستی کوردستانەوە بچی لەگەڵ هەر کەسێک قسە بکەی ئەوە زانیە کوێ دێشێ، ئەزانێت چەند لاوازی، ئەزانێت چەند جێپێت لەقا. بۆیە ناتوانی جگەل لە سازشکردن و تەنازولکردن و دووبەیەک قەد یەک بەیەکی لەگەڵان ناتوانی بکەی، ئەبێ چەنی لێوەرەگری دووەنی پێ بەخشی و لە بنەڕەتەوە هەنگاوانە هەنگاوی براونین، هەنگاوی دۆڕاون. ئێستا ئەم وەهمە کە بۆ خەڵک دروستکراوە بە چوونە بەغا بارودۆخەکە باشە بێ بناغەیەکی نییە. ئەمە بڵی خاوکردنەوەی دۆخەکەی لەگەڵ بەغا تا شەڕی مووسڵ تێئەپەڕێ و دوای ئەوە بە بڕای من وەزەکان ڕەنگە بە ئاڕاستەیەکی زۆر ئاڵۆسرا بڕۆن و جگەل لە شەڕی داعش ڕەنگە شەڕی ترمان بۆ بێتە پێشەوە و بارودۆخی خەڵکە کەشمان ڕەنگە لەوە ئاڵۆسر بێ تاکە فاکتەر کە بتوانێ باری کوردستان جێگیر کاتەوە، باری کوردستان بەرێتەوە دۆخێکی تەندروست، ئەوەیە کە گوشاری مەدەنی بکاتە ئاستێک دەسڵات ناچار کا بۆ شەفافێت، بۆ دەرخستنی ڕاستیەکان، بۆ گەڕانەوەی مافی خوراوی خەڵک کە بە بڕای من ئەم موچە بڕینەی خەڵک غەدرێکی ئاشکرا و ڕوونە لە مافی خەڵک، سەرەتاییترین مافی خەڵک، ینی خەڵک تموح و خەونی گەورەتری هەبوو. ئێستا هاتۆتە سەرەوەی کە قوتی ڕۆژانە و پێویستی ژیانی ڕۆژانەی دابین کرێ، ئەوەشی لێزەوت کراوە. ینی دەسەڵات ینی یەکی لە ڕێکانەوەیە کە گوشاری مەدەنی خەڵک بتوانێت دەسەڵات ناچار کە بە ڕاستکردنەوەی باری گوزەران و دارایی خەڵک و فاکتەرێکی ترەوەیە کە بەرژەوەندی هێزە نێودەوڵەتیەکان نەک هێزە هەرێمایەتەکان وا بخوازێ هەرێمی کوردستان بە یەکگرتووی بمێنێتەوە. ئەجینا وایە بینم بڕیاربەدەستانی هەرێمی کوردستان بە زۆربەی زۆری لایەنەکانەوە گەرنەڵن بە هەمویانەوە زمنیەن و لە ناوەڕۆکدا هاوڕان لەسەرەوەی کە کوردستان بکرێتەوە بە دوو دەسەڵات، دوو ئیدارە، دوو سنووری لە یەکدابڕا و کە ئەمەش ئەگەر بە هەنێ دیوە بۆ هەنێک و بۆ خەڵکیش سوکە قازانجێکی لێ بکەوێتەوە، بەڵام لەسەر ئاستی استراتیژی، لەسەر ئاستی نەتەوایەتی و لەسەر ئاستی دوور لە دەستدانی خەونە گەورەکەیە و لە پوچەڵکردنەوەی خەونی خەڵک و زەرگەیاندنە بە داهاتوویم گەلەی. سپاس دەکەم، زۆر سپاس. چاوەڕێی دەستکەوتی گەورەیە. بەڵێ سپاسم. کاگە بێسو نەگەر بگەڕێنەوە لای بەڕێستان سەبارەت بەوەی کە ئێمە تەناوەمان نییە کە ئاشتی لە نێوان هێزە سیاسەکان دەنابە، ئاشتی لە نێوان حکومەت و میلەت و لە نێوان میلەت و دەسەڵاتدا نەماوە. پێ دوایە بەم زوانە دۆخەکە چارەسەر دەبێت و میلەت دەکرێت مەسەلەن بە شێوازێک میلەت لەگەڵ دەسەڵات ئاش دەبێتەوە؟ ئەوەی کە ئێستا لە پێشاوی هەمومانە و دەیبینین سوورەتەکە وازحە کە هیچ ئاسۆیەک، هیچ هەنگاوێک، هیچ ئومێدێک بۆ چاکبوونێک بەم نزیکانە نییە. چاکبوون مەبەستم ئەو قوڵی و ئەو بربەستانی کە لە نێوان لایەنە سیاسەکاندا هەیە بەداخەوە، هەرچەنە حلکردنەکەی ئاسانەوە هیچ شتێک نییە لە سیاستدا، هیچ شتێک نییە لە ململانێدا ئەوەندە قورس بێ بەتایبەت ئەو دۆخەی لە هەرێمی کوردستان هەیە کە نەتوانرێ حل بکرێ و دەرەچەی بۆ بدۆزێتەوە. بەڵام بە تێڕوانین لە نێوانی لایەنەکان و بە تێڕوانین لە نیەت و
بە تێڕوانین لە داوای لایەنەکان پێ ناچێت بە ئاسانی دۆخی سیاسی هەرێمی کوردستان دۆخە چەق بەستووە سیاسیە ئیدارێکە چاک بێتەوە ئەوشی کە پەیوەندی بە خەڵکو و دەسەڵاتی کارگێڕیەوە هەیە بەداخەوە دیسان پرتێکی گەورە لە بینی خەڵکو و دەسەڵاتی کارگێڕی هەیە ئێستا لە حکوومەت لە هەرێمی کوردستان شتێک نەماوە بە ناوی دەسەڵاتی کارگێڕیان حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان دیقەت بدەن بۆتە موسسەیەکی بانکی دوو مانگجارە ڕوبعەموچەیە پیاکە ئایدا بە فەرمانبەرەکانی لەوە زیاتر هیچ شتێک نەماوە دیقەتی دەوایرەکان بدەن بەشێکی زۆری پێکیان کەوتۆ دیقەتی دەوایرەکان بدەن بەشێکی زۆری ینی سزا و پاداش نەماوە لێپرسینەوە نەماوە مەسەلەن فەرمانبەران حەقی خۆیانە ناچنە سەرکارەکانیان دەوام ناکەن یانی دا و دەستگاکانی دەوڵەت خراپ لە داڕوخانێکی گەورەدان دیقەت بدەن دەرگای قوتابخانەکان بە تەواوەتی لە بەشێکی زۆری کوردستان کە قەرار بوو بکرێتەوە بە ڕووی خوێندکاران و نەوەکانی داهاتوودا ئەوە تا ناکرێتەوە بۆیە دەکرێت ئەمە ئەوەی لێ بخوێنین کە سەرەتای هەڵتەکاندنە گەورەکەی نیزامی حکومڕانی و کۆمەڵایەتی لە کوردستان دەستی پێکردو و بەوادرەکانی دەرکەوتووە ئەکرێ لە ماوەیەکی نزیکدا ئەم هەڵتەکینە بە شێوەیەکی ڕوون و وازەح لە پێشتاوی هەمومانەوە ڕووبدا ینی تۆ دیقەت بدە لە دوای 20 ساڵ حکومڕانی ئێمە بینین لەناو وەزارەتی پەروەردەی ئاسیلەکان ئاسیلەی تاقیکردنەوەی پۆلی شەشی ئامادەی ئەفرۆشرێ ئەمە دەلالەتی ئەوەیە نیزامەکە لە لێواری کەوتنێکی خراودایە بەبەسم بابەتە سیاسەکانێ بەبەسم بابەتە کارگێڕی و نیزامە ئیداریەکەی لە هەرێمی کوردستان دیقەت بدە ئەنجومەنی وەزیران و حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەکە ئەوەندە بێباکن لە مانگی 6 کۆبوونەوەیەکیان کردووە دوێنێ کۆبوونەوەیەکی ترەکەن پێرێک کە دەکاتە نزیکەی 4 مانگ کە ئەسڵ وایە لەم قەیرانەدا ئەنجومەنی وەزیران ڕۆژ ناڕۆژێک هەموو ڕۆژێک پێویست بکات زیاتریش کۆ ببنەوە ئێستا کاتی ئەوەیە ئەنجومەنی وەزیران 4 مانگ جارێک کۆ ببێتەوە ئێستا کاتی ئەوەیە و کەس نەزانێت سەرۆکی حکوومەت بە مانگی جارێکیش نایەتە سەر تەلەڤیزۆن و قسەیەکی ئومێد بەخش قسەیەکی مژدە بەخش بە خەڵکی کوردستان بدا لە ڕاستیدا کێ بینیوێتی وەزیرەکان کابینەی حکوومەت سەرۆکی حکوومەت هەلانی کەم بێنە سەر تەلەڤیزۆن بێن پەیامێک بۆ خەڵک بڵێن ئەم قەیرانە چی لە دێکەی پارەتان پێ دابین ئەکرێکەی دەتوانن مژدەیەک بە خەڵک بدەن کە بابەتی قەیرانی دارایی کۆتایی دێ بۆیە ئێمە دەکرێت بڵێن ئەو پەیوەندی کە لە نێوان خەڵک و حکوومەتدا هەیە پەیوەندیەکە زۆر خراپەوە هەر نەماوە ئەو دەستگایشی کە قەرار وایە ئیداری خەڵک بدا و پێی ئەوتری حکوومەت و کابینەی وزاری و وەزارەتەکان ئەوانش لە لێواری هەڵتەکینێکی خراپدان دەکرێت بڵێن سەرەتای هەڵتەکینەکەش دەستی پێ کردووە و بەڕاستی ئێمە حکوومەت کابینەی حکوومەت ئێستا شکستە گەورەکەی دەستی پێ کردووەوە دەکرێت لە ڕووی ئەلمیەوە ئەم قسەیەکی بازاڕی نییە کە فڕی بدەین لە ڕووی بنەماکانی هەڵسەنگاندنی حکوومەت و نیزامێکی حکومڕانی ئەو ستانداردانی کە دیاری کراوە دەکرێت ئەم حکوومەتە بە حکوومەتێکی شکست خواردووی فاشیل ناوبەری بەڵێ زۆر باشە سەبات بۆی کە بەڕز و هیچ پەیوەندێک لە نێوان میلەت و حکوومەت لە میلەت و دەسەڵات نەماوە یان ئەگەر ئەم دۆخە چارەسەر نەکرێت دەسەڵاتدارن لەگەڵ میلەت ئاژ نەمەوە دۆخەکە بەرەو کوێ دەڕەوە یاخود دەکرێت بە شێوازێک ئەوان لەگەڵ میلەت ئاژ ببنەوە دەکرێت چاوەڕی هەموو شتێکی چاوەڕوان نەکراو بکەین لە وڵاتەیە من پێم وتی لە هەر شوێنێکە نیزامی تربیە سیستەمی خوێندن وای لێ هات قوتابخانەکان ساڵی ڕابردوو بە دەردەسەریەکی زۆر خوێندنگاکان توانیان ئەو ساڵی خوێندن بەڕێ بکەن و زانکۆکان ساڵێکی خوێندن تێپەڕێن ئەم ساڵ ئەسڵەن تا ئێستا ئاسۆیەک نییە کە دەرگای زانکۆکان بەڕووینەوەیەکی تازەدا بکرێتەوە و قوتابخانەکان بکرێنەوە ئەم ساڵ جیلێکی تازە پێ بگەێنرێ ئەمە دەکرێت بە سەرەتایەکی زۆر خراپی ناو بنین بچن دیقەتی خەسەخانە و نەخۆشخانە و بنکەکانی تەندروستی بدەن چەند دکتۆر لە ماوەی ئەم ساڵی ڕابردوو ئەم ماوانەدا خەسخانەکانی جێشت و چۆتە دەرەوەی وڵاتیان چوونەتە کەرتە تایبەتەکان دیقەتی زانکۆکان بدەن یعنی هەموو ئەمانە دەلالەتی ئەوەیە کە نیزامە ئیداریە وە نیزامە کۆمەڵایەتەکە لە هەرێمی کوردستان ڕووخاوە و خەریکە بە تەواوەتی داڕوخێ ئەو پەیوەندیە خراپەشی کە لە نێوانی دەسەڵات و هاوڵاتیە هەیە ئەوە دەرەنجامەکەیەتی بەداخەوە دەسەڵات زۆر دابڕاوە لە خەڵک ئێمەمانان کە قساکەین پێمانەڵێن پەرلەمانتارەکان قساکەنیان میدیاکان زۆر ئەواڵن کاکە ئەوان بڕوان بە ئێمەش نییە یعنی وەکو من لە پێشووتر وتم کە ئێماڵین وەزئی خەڵک خراپەوان بڕوان ناکەن خۆشیان گوێ لە خەڵک ناگرن و ئاگاشیان لە خەڵک نییە کە جەنابتان راپۆرت تێ بکەن بڵێن ژیانی هاوڵاتیەکان ئەوە حاڵەتی ئەوان بڕوان ناکەن یعنی پیان وایە خەڵک بەو شێوەیە کە ئێمەمانان باسیەکەی بەڵێ سوپاس دەکەم ئەگەر کاتە بدواتەکەن و لای بڕست کاگا سوود سەباردەوەی کە لە کۆتای نزیک دێمنەوە زانگاوی یەکەم بۆ مەسەلەی ئاشی پێدوایە تاکو ئێستا لە سەرەتای خێرانی سیاسی و داراییەوە مەسەلەن چ لە ڕۆ سیاسیکردنەوە لایەنە سیاسیەکان چ لە مەسەلەی حکوومەت و خەڵک هەنگاوی عملی نەدراوە بۆ ئاشبوونەوە بە دڵنیایی نەخێر هەنگاوەکان هەموو بە ئاڕاستی ئاڵۆسەرکردن و زیاتر شێواندنی هەم سیستەمی سیاسی و باری سیاسیە هەم ژیان و گوزەرانی خەڵکە و دەسەڵات وەکو هەموو هەودەسەڵاتە هاوشێوەکانی ڕۆژخۆر وڵاتی ناوەڕاست دەسەڵاتێکی بێباکە تا ئەو کاتەی ئیترەگاتە
خاڵی ئەوەی عربی لا عودە خاڵی نەگەڕانەوە ئیتر کاتش چارەسەر ناکرێت. دەسەڵاتەکانی ڕۆژهەڵات دەسەڵاتی دیکتاتۆرنی بستەمکار بوون هەر هەموو و دەسەڵاتستەمکارانە بەڵێ بە هەمان شێوەوە جیاوازیان لەگەڵ دەسەڵاتەکانی میسر و یەمەن و لیبیا و سووریا و کەندا و ئەوانە جیاوازی کەوتویان نییە. جیاوازیانی لە چ ڕوویەکەوە دەسەڵاتێک کە بە سیستەم نەڕابەڕێەوە بە دەستور پامبەند نەبێ و دەسەڵاتەکان دامەزراوەکان لێکجیاکراوە و هەر کەسەیان سربەخۆیی خۆی و هەماهەنگی لەگەڵ ئەوانی تران نەبێ و هاوڵاتی و ژیان و گوزرانی هاوڵاتی خاڵی بنشینەی و سەرەکی نەبێ لە استراتیژی حکومڕانیە دیارە هەموو وەگیەکە ینی پێ دوایگەر ئەوەی لێرەی بینەمە هەمان شێوەیەکانی خەڵک نەگرن هەمان چارەنووسیە و دەسەڵات بەدڵنیاییەوە من لێرەشەواڵێم کە هاوکێشەی ئاستی گوزەران و بێزاری و ناڕەزایەکانی خەڵک هاوکێشەیەکی ئەوەی پێڵێن ڕاستەوانەیە تا ئاستی گوزەرانی خەڵک کە بەدڵنیاییەوە مانگ بە مانگ خەڵک ئاسی گوزەرانی خراپترە بێ لەگەڵ خراپتربوونی ئاسی گوزەرانە ئاسی بێزارەکانی خەڵکیش باڵاتر و بەرزترە بێتەوە و ئەمە ئەگەر دڵ بەوە خۆشکەن تەنیان لە سنووری گەرمیان و ڕاپەڕین و هەڵبژ و شارە زۆر و سلێمانی و ئەوانایە بەدڵنیایەوە هاوڵاتی و مامۆستا و فەرمانبەرێکیش لە زاخۆ دووەکەوە تا هەولێر و سەرجەم ناوچەکانی تری کوردستانیش ژیانی خۆشتر نییە جگەل لەو کەسە حیزبیانەی کە لە ڕێگەی ترەوە و لە موچەی ترەوە و لە شوێنی ترەوە دەستکەوتیانەوە ئەوەش بەدڵنیایەوە هەڵوێستی لێکەوێتەوە ئەوەی ئیمڕۆ بێدەنگە سبەینێتە دەنگ ئەوەی ئیمڕۆ بۆڵا کە سبەینێ یەتە سەرجادە بۆیە تاکە چارەسەرەوەیە کە هەنگاوی ڕاستەقینە بنرێ بۆ باشە زۆر باشکردنی گوزەرانی خەڵکماوە. کێ ئاشتی بۆ ڕای تۆ لە کوردستان تێکداوە لە ئێسادا وازەحە دەسەڵاتی دارانی هەرێمی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و لە سروشیانەوە سەرۆکی حیزبەکان بارزانی چاکی بکەنەوە وەکە من ئەڵێم پەرلەمان بجێڕێتەوە پەرلەمان و وەزیری دەرکراوەکان بگەڕێنەوە ئەمە ڕەنگە ئامانجی حیزبێ بێ بەڵام ئامانجی خەڵک نییە ئەگەر دەزەڕات پەرلەمان بۆ دۆخی پێشووی بگەڕێتەوە هەر نەگەڕێتەوە باشترە بەڵام هیچ دەبێت پەرلەمانێ بێ هاوشێوی پەرلەمانەکانی بەغا بتوانێت وەزیر بام بکات لێپرسینەوەی لێ بکات سێودوی لێسەر بکات و بتوانێت متمانی لێ بسەنێتەوە و ئەو کاتە بێتە پەرلەمانێک کە جێگە و هیوای ئەوە بێ و ئامرازێ بێ بۆ چاکردن باردۆخی ژیانی خەڵک. زۆر سپاس کاک بێستون کاتمان زۆر کەمەوە دوا پرسیارشم بۆ بەرزتان دەبێت هەنگاو چ بێت بۆ مەسەلەی دەستپێکردنەوەی ئاشتەوای سیاسی ئەگەر ینی هیوایەک مابێت چ لە ڕووی سیاسی و لە نێوان لایەنە سیاسەکان چ لەگەڵ خەڵک و حکوومەت نێوانی لایەنە سیاسیەکان پێویستی بە دەستپێشخەری و هەنگاوی بیۆرانە و جەریئانە و نیشتیمان پەروەرانە و دڵسۆزانی خەڵک هەیە خۆ ئەگەر قەرار بێ وەکو وتمان ئاگایان لە ژیانی خەڵک بێ و بگەڕێنەوە بۆ نەهامەتەکانی خەڵک ئەوە قەراری بە پەلەی حاسمیان پێدرێ بەڵام بەداخەوە چکە ناگەڕێنەوە بۆ خەڵک گەڕانەوە بۆ خەڵک بۆ مانایی ئاگایان لە ژیانی خەڵک نییە بۆیە دەستبردن بۆ قەرارانە بەلای ئەوانەوە قورسەوە بەداخەوە پێچێ قۆڕخکردنی موسەسات و داگیرکردنی هەولێر بەو شێوەیە ماوەیەکی زۆر بخایانێ و نیەتی پشت داگیرکردنەکە نیەتێکی درێژخایەن بێ بەگشتی وەکو وتم دەستپێکردنەوەی کارەکانی موسەسەکانی وەزارەتەکان و پەرلەمان ئەمانە هەنگاوی باشە بێەوە دوای ئەوە دەکرێت دەست بۆ هەموو ئەو بابەتانە بەرین هیچ بابەتێک یان هیچ کێشەیەک لە نێوان مانداجارێکی دە بە هەڵپەسەردراوی نامێنێتەوە بۆ مانایی ڕێکەوتنیکی تازە لە نێوان لایەنە سیاسیەکانە بکرێ بە قەناعەتی بەندە هەموو پرسەکانی تایەکلا بکرێتەوە بە مۆزوعی سەرۆکایەتی هەرێمەوە. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز بێستون فایق ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی زۆر سوپاس هەروە زۆر سوپاس بۆ بەڕێز ئاسوعالی شڕۆڤەکاری سیاسی کە بەڕێژەن لەستۆی سەرەکی لەگەڵمان سوپاس بۆ بینێدانی بەڕێز سوپاس بۆ ئەوکارەدەم تا بەرنامجی خۆتان.